وەزارەتی ناوخۆی هەرێم دوای پێشنیارەکەی وەزارەتی تەندروستی بڕیاریدا بە ڕاگررتنی قەدەغەی هاتوچۆ بۆ ماوەی 6 ڕۆژ. وەزارەتی ناوخۆ بڕیاریدا لە نێوان تەواوی شارەکانی هەرێمی کوردستان لە 31 ئازار تاوەکو 6 حوزەیران بە قەدەغەی هاتوچۆی تەواو هەر کەسێکیش سەرپێچی بکات سزا دەدرێت. هەر بە گوێرەی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ قەدەغەی هاتوچۆی پیادە و ئۆتۆمبیل لە نێو گشت شارەکانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت لە کاژمێر 6 ئێوارەی 1 حوزەیران تا کاژمێر 12 شەوی 6 حوزەیران هەر کەسێکیش پابەند نەبێت سزا دەدرێت. هەر لە بڕیارەکەدا وەزارەتی ناوخۆی هەرێم ڕاگررتنی دەوامی فەرمی لە گشت دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ڕاگەیاند لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا. لە بەیاننامەکەدا هاتووە هەر کەس و لایەنێک لێدوان دژی ڕێکاری بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ بدات تووشی سزای یاسایی دەبێتەوە لەلایەن داواکاری گشتی. هەروەها بڕیاریش دراوە بە تەنها بەکردنەوەی نانەوەخانەکان لە کاژمێر 6 بەیانی تاوەکو 12 نیوەڕۆ دەبێت نانەکانیش بە دیلیڤەری بگەێنرێن. هاوکات وزارەتی ناوخۆ ئاماژەی بەوە داوە هەر کەسێک بە پیادە یاخود ئۆتۆمبیل قەدەغەی هاتوچۆ بشکێنێت تووشی سزای یاسایی دەبێتەوە. لەسەر مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا وتەبێژی تەندروستی هەولێر دەڵێت هەرێمی کوردستان لەژێر مەترسی ئەم ڤایرۆسەدایە و لە ئێستادا ڕێژەکە زۆر بەرز بۆتەوە و پێیان وایە قەدەغەی هاتوچۆ خزمەتێکی باش بە ڕەوینەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆناوە دەکات. قەدەغەی هاتوچۆ بە دڵنیاییەوە ئەرچی تیمە تەندروستی و پزیشکەکان ئاسان دەکات لە دۆزینەوەی حاڵەتەکان و کەمتر بڵاوبوونەوەی ناو کۆمەلگای حاڵەتەکان و ئێمە بینیمان دوێنێ دۆخێکی مەترسیدار لە پارێزگای سلەیمانی هەبوو و ئەمەش وای کردکەوە وەزارەتی تەندروستی بەپەلا پێشنیار بداتە وەزارەتی ناوخۆ و بڕیار بدرێت کە قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنرێت و تاوەکو هاوڵاتیان لە ماڵەکانیان بمێنەوە هەرچەندە ئێمە لە بار و گوزەران و بژێوی ژیانی هاوڵاتیان و نیگەرانی هاوڵاتیان تێدەگەین کەوا بە قەدەغەی هاتوچۆ ڕوبەڕووی دەبنەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان ئەم ڕێکارانە گرتووەتە بەر و بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو دۆخەکە بەرەو باشی ڕۆی ئێمە ڕێکارەکان شل دەکەینەوە و ڕێنمای نوێ دەردەکرێت. قەدەغەی هاتوچۆ لە نێوان پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و تەنانەت نییە و شاریش تا 6 ڕۆژی تر بەردەوامی دەبێت و هاوڵاتیان دەبێت لە ماڵەوە بمێننەوە. هاوکات بەپێی بڵاوکەرەوەکانی وەزارەتی تەندروستی بێت تا ئێستا لە هەرێمی کوردستان 710 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون و لەم ڕێژەیەش 420 کەس چارەسەری تەواویان وەرگرتووتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون و لە ئێستادا 283 توشبووی ڤایرۆسەکە لە نێوخۆشخانەکانی هەرێمی کوردستان خەوێنراون و 7 حاڵەتی مردن تۆمارکراوە. بەپێی پێشنیارەکانی وەزارەتی ناوخۆ بێت ئەگەر هاوڵاتیان پابەندی قەدەغەی هاتوچۆ بن و تێکەڵ نەبن ئەگەری توشبوون و مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا کێم دەبێتەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.